یادی 31 ساڵەی دامەزراندنی ڕێکخراوی منداڵپارێزی کوردستانە. بە ئامادەبوونی خاتوو شانەس ئیبراهیم ئەحمەد ئەندامی دەستەی دامەزرێنەری ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان و ژمارێک لە ئەندامانی دەستەی بەڕێوەبردن و ستافی منداڵپارێز لە ڕێوڕسمێکدا یادی 31 ساڵەی دامەزراندنی ڕێکخراوەکەیان بەرز ڕاگرت. ئەم ڕێکخراوە ئامانجێتی خزمەتی زیاتر لە ڕێگەی پرۆگرام و پرۆژەکانیەوە پاشە ڕۆژێکی گەشت بۆ منداڵانی کوردستان بنیاد بنێت و لەو پێناوەشدا چەندین بەشی هەیە. ئەمڕۆ بە خۆشحاڵی و یادی 31 ساڵەی دامەزراندنمانەکەین. پێم خۆشە بۆ بۆنەیەوە ڕێز و سڵاوی هەموو کارمەندانی مناڵپارێز بگەێنمە دەستەی دامەزرێنەر و هیوادارین پێکەوە هەمومان وەکو یەکتێن بتوانین سەرجەم ئامانجاکان هەمانە بۆ خزمەتکردنی مناڵان بە شێوەیەکی گشتی بهێنینەدی. دیارە ئێمە وەکو مناڵپارێزی کوردستان لە ساڵی 2020ەوە جاری تر خۆمان ڕێخستۆتەوە لەسەر ئەساسی بنەمای 4 پرۆگرام کارەکانمان لە ڕێی کارەکانمانەوە خزمەت بە مناڵانەکەین. پرۆگرامی پەروەردەمان هەیە، پرۆگرامی تەندروستی، پرۆگرامی پاراستنی مناڵان. منداڵپارێزی کوردستان بۆ تەناوەندێکی گرنگ بۆ دەرخستنی بەهرەی منداڵان و پێگەیاندنیان لە ڕووی هونەری و پەروەردەیی و کۆمەڵایەتی و هاوکاریکردنیان بەتایبەت لە ڕووی تەندروستیەوە. ئێمە وەکو بەرنامەکان بەرنامەمان زۆرە بەڕاستیەکەی یەکێ لەو بەرنامانەمان بەرنامەی تەندروستیە کە لە زۆر بوارە ئیشەکەین. بۆ نمونە بەشی غودەجی سلەیمانی خەستەخانەی نەخۆشخانەی مناڵان لەگەڵ نەخۆشخانەی مناڵبوون لەلایەن مناڵ پارێزەوە ستافی بۆ دابین کراوە کە ئەمە تەسەوڕکەم لەسەر ئاستی پارێزگای سلەیمانیا ژمارەیەکی زۆر ڕۆژانە مناڵ ڕووی تێبکات و سوودی لێوەرب بگرێت. بێجگەلەوە هەر لە بەرنامەی تەندروستیا ئێمە بڕێ هاوکاریمان هەیە کە هاوکاری و مادی پێشکەش بەو مناڵاناکەین کە نەشتەریگەریەکەن ئیتر لە هەر جوارێک کابێت. ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان لە ساڵی 1991 لە سەردەستی هێرۆ ئیبراهیم ئەحمەد دامەزراوە و لەسەر جەم شار و شارۆچکەکان خزمەت بە منداڵان دەکات لە بوارە جیاوازەکاندا. هێژین لەتیف، گەلی کوردستان، سلێمانی.